ژەنەڕاڵ عەبدی داوای دانان بە زمانی کوردی و لابردنی وشەی عەرەبی لە ناوی سووریادا دەکات. لە میانی چاوپێکەوتنە تایبەتەکەی لەگەڵ کەناڵی ئەلعەرەبیا، ژەنەڕاڵ عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات وتی: داوا دەکەم لە دەستووردا دان بە زمانی کوردی و شوناسی کوردبوون لە دەوڵەتی نوێی سووریادا بنرێت. مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا داوای کرد دەسەڵاتدارانی نوێی سووریا دان بە زمانی کوردیدا بنێن و وشەی عەرەبی لە ناوی فەرمی سووریا لا ببن. لە چاوپێکەوتنەکەی داوتی لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردووەوە سیاسەتێکی ڕەگەزپەرستانی خراپ بەرامبەر بە کوردەکانی سووریا جێبەجێ کراوە. زمانی کوردی بە هیچ شێوەیەکدانی پێدا نەنراوە، بەڵکو لە ناسنامەکەشمان نەنووسراوە کورد، بەڵکو نووسراوە عەرەبی سووری، لە کاتێکدا من عەرەب نیم و کوردم. لە بەشێکی دیکەی قسەکانی داوتی گۆڕینی ناوی سووریا لە جمهوری عەرەبی سووریەوە بۆ جمهوری سووریا داواکاری هەموو پێکهاتەکانە بە کوردیشەوە، چونکە پێکهاتەکانی سووریا هەر عەرەب نین، بەڵکو عەرەب، کورد، دروز و کەمەنەتەوە و ئاینیەکانی دیکەش لە سووریادا هەن، بۆیە پێویستە ناوەکەی بگۆڕدرێت. ژەنەڕاڵ عەبدی باز لە دیدارەکەی لەگەڵ ئەحمەد شەرع دەکات و دەڵێت: کاتێک لە نزیک دیمەشق یەکمان بینی، ئەو بە زمانی عەرەبی سڵاوی لێکردم و منیش بە زمانی کوردی وەڵاممدایەوە، وەک پەیامێک کە بزانێت ئێمە لەسەر پاراستنی شوناس و زمانی خۆمان سوورین.